تۆش باش ئەمە ئێستا لە بەردەمی وێنین دیارە چالاکوان و هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوانەی کێشەیەک مافی سیاسیان هەیە لە وڵاتی ئێران کە ناتوانن بگەڕێنەوە لێرە لە کەمپی ئیماڕاتی نیشتەجێن دیارە تەواو بێزار بوون وەکو خۆیان باسییان کرد داوای ئەوە دەکەن بە ڕسمی ئەوان بنێردرێن بۆ وڵاتی سێم چونکە لێرە لە دۆخ و گوزەرانێکی زۆر خراپدان وەک خۆشیان باسییان دەکەن تا ئێستا هیچ پێناسەیەکیان نییە زۆر بیان من هەوڵەدەم لای خۆیانەوە قسەیان لێ وەرگرم بزانم داواکاری و ڕەوای ئەوان چییە ئەم کاتتان باش بۆچی بڕیارتاندا بێنە بەردەم گرتبوونەوە و چەند ساڵەوە ئەو کێشەتان هەیە زۆر بەخێر بێن دیارە ئەمە تقریبا نزیک 20 بنە ماڵێنە پێشتر لە کەمپی گردەچاڵ نیشتەجێ بوون ئەگە لە یادوما بە پێشتری 2 ساڵەوە بەری هاتین لێرە گربوونەوەیەکمان کرد هێندێک وعدە و وعیدیان پێداین کە بەڕاستی هیچیان ڕاست دەرنەچوون لەو قسانەیە و لەو بەڵێنانە کە پێیان دێن سەرەترین داواکاری ئەمەوەیە ئەو بنە ماڵانە کە بەڕێمان کەنە ئوروپایە ئێستاما فایلم پێیە لە 98ەوە پەنابەرە نەفەرمان تێدا لە 96ەوە پەنابەرە 2000ەوە پەنابەرە یعنی قابل لە کابرا 20 ساڵ لە وڵاتێک پەنابەر بێت هیچ شتێکی بۆ نەکرابێت یا یارمەتێکی نەدرابێت کە بچێتە وڵاتی سێم ئێستا وە خۆم شخصی خۆم سێ منداڵم هەیە بەڕاستی ئەگە توانای مادیم کە نییە ئەگە هاشم بێت ناتوانم جوڕعەتی وەم نییە کە منداڵەکان بچم لە ئیجە بدەم بە خاچات بچمە وڵاتێکی دیکە داوام ئەوەیە کە UN وەختێک ئەمنی وەک پەنابەرێکی سیاسی وەرگرتو لە وڵاتەی پاش 20 ساڵ بەس سەیدی بەڕێم کاتە وڵاتی سێم لێرە بژێوی ژیانمان بەڕاستی مشکڵە دەمەرگرم دا جان سڵاو لێبێ دەگەربەی تێرانە داواکاری ئێوە چیە تۆ چەند ساڵە لێرەیت و دەتانێت چەند بوو ئەمن لە مێژە لێرەمە بە خێراتن دەکەم پێشە موشتێکی لە مێژە لێرەم بەڵام 20 ساڵە پەنابەرم ئەمن وەکە خۆم نەخۆشین هەیە هەرم پەنابەرەکان نەکەرم بەتەنێ داوای وڵاتی سێوم دەکەین داوان لەوێ لە وڵاتەکانی دەرەوە ئەگە داوای ئەو پەنابەرانە بکەن چیدی نەمێنەوە لە دەرک و کۆڵانن بۆچی داوایەوەکەم بچنە وڵاتی سێم ژیان و گوزەرانی ئێوە لێرە چۆنە کەس بەهانەتانەوە دێت هیچ کەسێک بەهانانوە نایە هیچ کەس پەنابەر هەیە لەسەر جادان دەکەوی کرێخانی پێ نادری حاڵی بووی لە داخۆ ئەوە تا لە بۆ نمونە بەڵێ دیارە وەزع و گوزەرانیان زۆر خراپ ئەوان داوا دەکەن بۆ وڵاتی سێم بەڕێن کە من هەوڵەدەم لەگەڵ نوێنەریشان قسە بکەم ئەوان لێرە نوێنەرێکیان هەیە ئەم کاتە و باش گربوونەوە ئەم جارەتان و جارەکانی پێشتریش هیچ وەڵامێکتان وەرگرتەوە نوێنەرێکتان ڕۆژ بۆ ناو UN وەڵامی ئەوان چی بوو ئەو جارە بۆ هیچتان بۆ نەکرا بشکی سلااو بخێرهاتنی ئێوە دەکەین ئێمە پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستان کەماوەی چەندین جارە دێنە بەر دەرکەی ئێرە گرتبوونەوە دەکەین داوای وڵاتی سێم دەکەن بداخەوە هیچ جوابمان نادەرێت بەڵام دەمەوێت بە کورتی باسی هەموو شتەکە بکەم ئێمە وەکو پەنابەرانی پەراوێزکراوی ڕۆژهەڵاتی کوردستان لێرە گرتبوونەوە بۆ ئەوەی داوای وڵاتی سێم دەکەین بۆچی وەسم گزەرانی ژیانی ئێرە بۆ خۆی ناخۆشە بە هیچ شوێنێک بە وەکو پەنابەر وەرمان ناگرن مافی ئەومان نییە مافی هاوڵاتی بوونمان نییە هیچ شتێکمان بە ئێمە نادرێت کار و شوێن و هیچ جێگایەکمان نییە لە کەمپەکاندا جێگیر کراوین ئەوە 25 ساڵە لە کەمپەکاندا خەڵکمان تێدا ئەم بۆ خۆم 11 ساڵە لێرەم ئێوە تێدا 8 و 9 ئەو خەڵکە هەمووی لە ڕۆژی بیدایەتەوە داوای وڵاتی سێهەممان کردووە بەڵام بەداخەوە UN کەیسەکانی ئێمەی وەکو کەیسێکی سیاسی بەکاردێنێ بۆ گوشارخستنە سەر لایەنەکان ئێمە داواکاری سەرەکی ئەوەمان ئەوەیە کە کۆتایی بەو گوشارەی بێنە لەسەر ئەم لە ئاولای کەیسەکانی ئێمە وەکو کەیسی مرۆوی وەرگری و داوای وڵاتی سێهم دەکەین داوا لە وڵاتانیش دەکەین بێنە سەرخەت وەرمانگرن ناچارمان نەکەن کۆچی نایاسایی بکەن ئەم بۆ خۆم کۆچی نایاسایی کرد خەریک بۆ خۆم و منداڵەکان لە بەحری ئیجادا بخنکێ دیپۆرت کرامە بێرە ناچارمان نەکەن تکایە داواکاری ئێمە بگەینە لایەنی پەیوەندیدا بەڵێ ئەو دیمەنانی دەیبێنن ئەوانن هاوڵاتیانی ڕۆژهەڵات دانەوێت ناچار نەکرێن بەوەی کۆچ بکەن بۆ وڵاتی سێم بە کۆچی نایاساییەوە وێنەکان ڕاستەوخۆنە و دیارە لە وەزع و گوزەرانێکی خراپدان من ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە بەڵێ هەفکاری مرات لە باژارە هەولێری دیگەلمەدا بۆ دەربارەی